بەڕێزێک و خۆشەویستێک چەند پرسیارێکی کردووە. زۆر سپاس بۆ پرسیارەکانی هەمووی پرسیاری جوانن. ئەڵە جەزاکم الله و خەیرن، کارێکی زۆر باشەکەن. چەند پرسیارێکم هەیە ئەرێک نەبێ. پرسیاری یەکەمی شۆردنی ددان لە دوای دانی نیوەڕۆ و پێش نووستن باشتر نییە لە شۆردنی دان لە دوای نانی بەیانی و پێش نووستن؟ بە شێوەیەکی گستی فیدراسۆنی ددانی ئەمریکا دایناوە کە بۆ هەموو کەسێک ڕۆژی 2 جاردان بشۆرێ، هەر جارەی 2 دقەی پێ بچێ و باشترین کاتەکان بریتیە لە دوای هەستان لە خەو، چونکە بە درێژایی شەو بەکتریا زیان بەخشەکان لە دەما کۆ بنەوە و زۆرە بن و پێویستە دوای هەستان لە خەو یەکسەر دانی بشوە و پێش نووستن، واتە دوای دانشتن ئاخرشت لە شەوە دوای دانشتن نووستن بێ و باشترین کاتیش بۆ دانشۆردن 1/2 سەعات بۆ سەعاتێک دوای نان خواردنە. یەکسەر ڕاستەوخۆ دانی نەشوا دوای نان خواردن.